لە ماوەی ڕابردووە بە هەوڵ و توانای هێزەکانمان توانیمان چەند باندێک لە ناو شاری سلێمانیە دەستگیر بکەین کە ئەو باندانە کاریان بەکارهێنانی مادەی هۆشبەر هەروەها فرۆشتن و کڕینی مادەی هۆشبەر بوو. خۆشبەختانە لە ماوەی ڕابردووە توانیمانە 99 کیلۆ و نیو جۆرێک حەب دەست بەسەرا بگرین کە لە دروستکردنی مادەی حەشیشە بەکارێ، یعنی مەوادێکی ئەوەلیە بۆ دروستکردنی مادەی حەشیش. هەروەها لە ماوەی ڕابردووە هێزەکانمان توانیوانە لە ماوەیەکی کەمە لە ماوەیەکی زۆر کورتە 23 کەس دەستگیر بکەن کە ئەمانە چەندیان هەندێکیان مادەی هۆشبەر بەکارێنن، ئەوانی تریشیان تجارەتی پێوەکەن. ئێمە ئەمانەوێ لە کاتی ئێستاە ئامارێک بخەینە بەردەمی ڕاگەیاندنەکان کە ڕاگەیاندنەکان لە هەردەم هاوکارمان بوون بۆ ئیشوکارەکانمان. ئێمە لە ماوەی ئەم ساڵە لە 1/1/20ەوە تاکو بەرواری 1/12/2020 257 پەراوی لێکۆڕینەوەمان کردوێتەوە بە فەرمانی دادوەر بۆ ئەو کەسانەی کە مادەی هۆشبەر و تجارەتەکەن. لەو 257 پەراوە 262 زیندانیمان هەیە کە لە ماوەی ئەم ساڵدا زیندانی کراون. لە کاتی ئێستاە لەو 262 کەسە ئەوانی کە ڕێوانی دادگا کراون ڕەوانی دادگا کراون، ئەوانی کە بە فەرمانی دادوەری فراس کراون کە هیچیان لەسەر نەبووە دوای ماوەیەک لە پشکنین دوای ماوەیەک لە دوودەداچوون ئازاد کراون. لە کاتی ئێستاە 138 کەسمان ماوەتەوە کە لە زیندانەکانی ئێمەیە لە بواری لێکۆڕینەوەیان یا هەنێکانی حالی محکەمە کراون. لەو کەسانی کە گیراون لەوانی کە لەو ماوەیە گیراون 8 کەسیان ئێرانی بووە، 4 کەسیان عەرەب بووە، بەداخەوە 16 کەسیشیان لە ڕەگەزی مێ بوون.